مناوی خوای گەورە بەخشەندە و میێرەبان من ئەمجەد محمود حەمەڕەشید دەرچووی کۆلێژی ئەندازیاری بەشی سێفتی لە زانکۆی تاران لە وڵاتی ئێرانم. ئەمڕۆ لێرەین بۆ سازانی بەرنمەیەک لەسەر چۆنێتی ڕوودانی بوومەلەرزە و کاتی ڕوودانی بوومەلەرزە و شێوازەکان و ڕێنمایەکانی خۆپاراستنی خەڵک لەو کاتانەیە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە بێت چۆن بێت. بوومەلەرزە وەک هەمومان نەزانین ڕووداوێکی سروشتیە کە تا ئێستا بە تەواوەتی نازانرێت چی کاتێک ڕوئەیە و هۆکاری ڕوودانی بوومەلەرزە لە یەکخشانی چینەکانی بەشی خوارەوەی زەویە کە ئەبێتە هۆکاری ڕوودانی بوومەلەرزە و ئاستەکەشی ئاستێکی جیاوازە بێ کە قووەتەکەی لە یەک ڕێشتەرەوە تا 9 ڕێشتەرە بێت کە بەپێی ئەوەی کە چەند گەورە بێت بوومەلەرزەکە کارەساتێکی زیاتر ڕوئەیە. هەروەک هەمومان نەزانین خەڵکی کوردستان بە تایبەتی تا ئێستا شێوازەکانی خۆپاراستن لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە بە تەواوەتی نازانێت کە لە کاتی ڕوودانی بوومەلەرزە بێ بە چی شێوازێک و چی ڕێنماییەک بە پێی چی ڕێنماییەک هەڵسوکەوت بکە بۆی کە سەلامەت بێ و پارێزراو بێ لەو کاتانەیە. ئەگەر خانوێک لە مەتبەخە لە کاتی ئیشکردن هەبێت و حاڵتی بوومەلەرزە ڕووبە هەروەک هەمومان نەزانین ئەو کاتەی کە بوومەلەرزە تیا ڕۆیە زەمانێکی زۆر کورتە. یعنی بۆ نمونە ئەگەر تۆ شوقەیەک ئێستا ئەمە لە شوقەیەکان لە قاتی نۆیە بە هیچ شێوازێ ناتوانین لە ماوەی 10 چرکە بۆ 15 چرکە ئەو شوقە بەجێ بێڵێ و تووشی زیانەبی. بۆیە باشترین شت ئەو ڕێنمایانەی خۆپاراستنەکە بەکاری بێنی. وەکو وتمان لە مەتبەخەکانە پێش ئەوەی بوومەلەرزەیە ڕووباتەوە بێ چی بکەیت؟ بەستنەوەی ئەم کەرەستانەیە بە تەواوەتی لە شوێنی خۆیانە. یعنی ئەوە هۆکارێکی گرنگە بۆ نمونە ئەگەر کەسێک ئیشەکە لێرە لە کاتی بوومەلەرزە و کەرەستانەی کە لە بەشی سەرەوە دانراوە زیانی پێ نەگەێنێت کەمە زۆر گرنگە. یعنی هەموو کات ئەو کەرەستە قورسانەی کە لە مەتبەخە پێویستە لە بەشی خوارەوە دابنرێ. هیچ کاتێک لە سەرەوەی بەشی کەوانتەر ئەگەر مەجالی ئەوەی بوشت دابنرێ هیچ شتێکی قورسدان نەنرێت لەبەرەوە لەو کاتە زیان بەو کەسە نەگەێنێت. کەمە کۆمەڵە حاڵەتی گرنگە کە پێویستە ڕەچاو بکرێت. بۆیە لەو حاڵەتانەیە لە شوێنێکی وایە ئەگەر لە مەتبەخاویت یا لە ژووری نووسنایە لە هەر شوێنێکی کە دوورکەوتنەوەی لە پەنجەرە. وەک هەمومان نەزانین لە کاتی بوومەلەرزەیە بەهۆی کشانی پەنجەرەکانەوە زۆربەی پەنجەرەکان تووشی شکانە بن و زیان نەگەێنێ بەو کەسی کە لەو شوێنەیە کارەکات. وەکو تیشمان ئاستی ڕوودانی کاتی بوومەلەرزە زۆر کەمە بۆیە ئەو کەسە یەکەم حاڵەت ئەوەیە بێت دوور بێ لە شڵەژان. ئێمە زۆربەی لەو گرتە ڤیددیۆیانە کە بینیمان لە کاتی ئەو بوومەلەرزەی کە لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستان ڕوویاوە خەڵک تووشی شڵەژان دڵڕاوکیەکی زۆرە بێت و ئەوەش وا ئەکات ئەو کەسە نەتوانێت بە تەواوەتی بزانێت چی بکات و چی حاڵەتێک بەکاربێنێت و چی ڕێنمایە بەکاربێنە بۆ پاراستنی خۆی لەو حاڵەتانە. بۆیە یەکەم حاڵەت ئەبێت دووربین لە شڵەژان بۆیە بتوانین بە تەواوەتی بیر بکەینەوە کە چی بکەین. باسیەوەمان کرد کۆمەڵێک حاڵەتە بێ ڕەچاو بکرێت پێش بوومەلەرزە. ئەسا وەکو لەم ژوورەیە ئەیبینن هەڵواسینی کۆمەڵێک لۆستەر کە ئەبینین لێرە هەڵواسراوە کە ئەوە جارێکی کە مەترسی دروستەکات بۆ سەر ئەو ستافەی ئەو خەڵکەی کە دانیشتون لەم ژوورەیە. یعنی ئەو شتانەی کە مەترسی لێگوەیەکێک ئەم ئاوێنە بەم شێوازە هەڵواسراوە جارێکی کە مەترسیە بۆ کەسانەی کە لە نزیکەوە دانیشتون وەکو وتمان نزیک بوون لە پەنجەرەکەەوە ئەگەر میوانێک لێرە دانیشتە بێ ئەبێت لە هەموو حاڵەتەکانە لە کاتی ڕوودانی بوومەلەرزە دوور بکەوێتەوە لە پەنجەرەکە بۆی زیانی پێ نەگات یا ئەو شتانەی کە هەڵواسراوە.
بۆیە زۆر گرنگە یعنی پێش ئەوەی ئەو کە لە کاتی ڕوودانی بوومەلەرزا کەسێک لە چی شوێنێکە بێ بەراوردێکی ئەو مەترسیانە بکە کە لە نزیکیوێتی وەکو وتمان ئێسامە مەترسیەکی گەورەی بۆ کەسێک کە لەوێ دانیشت بێ بۆ هەیە بەهۆی ئەوە بریندار بێ و پەناگرتن لە کۆمەڵە شوێنی کە وەکۆ مێزە ئەتوان بچنە ژێری پەنابگرن بۆ ماوەی دەچرکە بۆ 15 چرکە تا و کاتەی بوومەلەرزەکە تاوا بێ یا زاویەی دیوارەکان کە گرنگێکی خۆی هەیە یەکێکە لە بەقووەترین شوێنێک لە هەموو باڵەخانەکان کە ئەو کەسە ئەتوانێت بچێتەوە زاویانەوە خۆی پارێزێ یا وەکو وتمان چوارچێوەی دەرگاکان جارێکی کە شوێنێکی پارێزراوە بن بۆی ئەو کەسە دوور بێت لە برینداربوون یار حاڵتێکی نەخوازاوی کە لە کاتی ڕوودانی بوومەلەرزە زیاترین کەس کە لەو حاڵتانە تووشی شڵەژانە بێ بۆی هەیە مناڵ بێت بۆیە وەکو من نمونەیە باسەکەم لە هەموو وڵاتانی دنیا ساڵانە شێوازێکی لە ئیجباربوون هەیە کە دەورەیەکیان بۆکەن و لە کاتی ڕوودانی بوومەلەرزا یا کارەساتی سروشتی کە چۆن ڕەتفعلیان هەبێ و مناڵانە بۆیە لە کاتی ڕوودانی بوومەلەرزا ئێمە ئەبینین ئەگەر کەسەکە پێشتر هیچ دەورەیەکی نەبینی بێت یا هیچ خوڵێکی بۆ نەکرابێتەوە نازانێت ڕەتفعلی چۆنە بێ لە زۆربەی شوێنەکان لە مەکتەبەکانە ساڵانە لە ڕۆزەکانە پێیان ئەڵێن کە چی بکات مناڵ وەکو تیشمان ئەگەر مناڵیش بێت بە هەموو شێوازێک ئەبێ فێر بکرێت کە لەو شوێنانەی کە وەکو گەورەیەک خۆی حەشارەدا مناڵەکەش بە هەموو شێوازێک زاویەی دیوارەکان بچێتە ژێر مێزێکەوە قاچی مێزەکە بگرێت یان چوارچێوەی دەرگا و شوێنانە پارێزراوترین شوێنە بۆ مناڵیش بۆ بە هەموو شێوازێکە بێت دوور بێ لە ڕاکردن هەنێمە زۆربەی کات بینیمانە مناڵەکان لە کاتی ڕاکردنا تووشی کارەسات بوو. ئێستا کەسێک وەکو ئەبینین لە مەتبەخەیە خەریکی ئاو خواردنە لەو کاتەیە هەستەکە بوومەلەرزەیەک ڕوویاوە وەکو وتمان ئەبێ دوور بێ لە شڵەژان و پارێزراوترین شوێن بۆ خۆی هەڵبژێرێ لەو کاتەیە بۆی دوور بێ لە بریندار بوون مێزی نانخواردنی کێکە لەو شتانەی کە لە مەتبەخە بوونی هەیە لە زۆربەی مەتبەخەکانە بوونی هەیە بەم شێوازە بێ بچێتە ژێر مێزەکەەوە و دەستکی مێزەکە بگرێ بۆی مێزەکە لە کاتی بوومەلەرزەیە جوڵە نەکات و دوور نەکەوێتۆ لێی و تا کاتی تاوابوونی بوومەلەرزەکە بێ بەم شێوازە لە ژێرە بمێنێتەوە وەکووتمانم حاڵەتە ئەگەر مناڵ بێت پیر بێجوان بێ هەر بە هەر شێوازێک ئەتوانێت سوودی لێ وەربگرێ تەنانەت دەگەل لە شوێنی کارکردنەکانە ئەسامە ئەزانین لە ئۆفیسەکانە ئەو مێزەی کە کارمەندە سەری کارەکە ئەتوانێت بەم شێوازە سوودی لێ وەربگرێت بۆ خۆپاراستن تا دوای تاوابوونی بوومەلەرزەکە چوارچێوەی دەرگاکانی ژیکی لەو شوێنانەی کە ئەتوانێت کەسەکە خۆی تیا پارێزێ و سوودی لێ وەربگرێت ئەوش بەم شێوازەیە کە لە ناو چوارچێوەی دەرگاکەیە بۆستێ بەڵام ئەبێت ئەو دەرگای کە کراوەوە ئاگای لەوە بێت لەبەرەوەی لە کاتی بوومەلەرزا زۆربەی کات دەرگاکە داخرێتەوە ئەوەش ئەبێتەوە کارێکی کەی برینداربوونیەوە کەسە لەو شوێنە سوورچیان زاوی دیوارەکان کە شوێنێکی زۆر باشە بۆی کەسەکە خۆی پارێزێ ئەگەر ئەم زاوی و سوچە لە دەرەوە بێ لە ڕێڕەوەکان نابێ یا لە ناو خانوویشابێ ئێمە ئەتوانین سوودی لێ وەربگرین لەبەرەوەی لە کاتی بوومەلەرزایە شوێنێکی پارێزراوە بێ بۆ خۆپاراستنی ئەو کەسە لەو شوێنەیە لە کاتی بوومەلەرزەیە زۆربەمانە بینین کە ڕۆشتن بەسەر قادرمەیە مەترسیەکی کە دروست دەکات بۆ سەر سەلامەتی ئەو کەسە لە کاتی بوومەلەرزەیە کە ئەگەر بێت و قادرمە بەکاربێنێ ئەگەر لەو حاڵەتە لە حاڵتێکا کە بوومەلەرزە بوو بەسەر قادرمەوە بووینات و چۆمانە کرد مەفروزە لە بەشێکی قادرمەکە دانشین و پارێزگاری لەسەری خۆمان بکەین بۆی دووربین لە بریندار بوون
لەبەرەوەی لە چەندین حاڵەتا بینیمانەوە کەسانە لە کاتی ڕاکردن لە بوومە لەرزەیە لەسەر قادرمە کەوتون و تووشی برینداربوون بوون کە ئەبوایە ئەگەر بوومە لەرزەکەش بۆ ئەوەندە زیانیان پێ نەگەشتایە بۆیە بێ لەو حاڵەتانە بە هیچ شێوازی هاتوچۆ نەکەین بەسەر قادرمەیە و بەکاری بێنین. ئێستا لە یەکێک لە شوقەکانی یەکێک لە باڵەخانەکانی پرۆژەی گاردنسین لە سەرەتای دروستکردنی پرۆژەوی لەم باڵەخانەی کە دروست کراوە کۆمەڵێک مەرجی تایبەت بە سیستەمی بوومە لەرزە ڕەچاو کراوە کە لە کاتی بوومە لەرزەیە بتوانن ئەو شوقە بەشتاواتی پارێزراو بێ لەو ڕووداوی کە ڕوویە. ئەو ستانداردش کە لێرە بەکار هاتووە ستانداردی USC ئەمریکیە کە بەکار هاتووە ستانداردێکی تایبەتە بە دروستکردنی باڵەخانەکان کە سوودی لێوەرەگیرێ. USCش واتای United Building Standard کە بەکارێت بۆ ئەو ستانداردە تایبەتانەی کە لە کاتی بوومە لەرزەیە ڕەچاو ئەکرێت بۆی ئەو باڵەخانە بە تەواتی پارێزراو بێ. یان دەتوانین بڵێن ئەم باڵەخانەی یەکێکە لەو باڵەخانانەی کە بە هەموو شێوازێ پارێزراوە لە ڕووداوی بوومە لەرزە دەکرێت. یعنی ئێستا لە هەموو وڵاتانی دنیاە کاتێک تۆتەوێت خانوویەک یا شوقەیەک دروست بکەی پێویستە لە وەزارەتی شارەوانی ئیجازەی تاوە وەربگری و وەزارەتی شارەوانیش کۆمەڵە تعلیماتی تایبەتی هەیە کە مەفروضە و ستانداردانە ڕەچاو بکرێت. بەڵام بەداخەوە ئێمە لە هەرێمی کوردستانە وەک ئەزانین زۆربەی خانووەکان شارەوانی بە تەواتی متابعەی ناکەوە پێی و ستانداردانە نییە. هەرچەندە ئێستا بەرەو ئەوە چین کە بەپێی ستانداردە جیهانیەکان ئەو ماوەدانەی کە بەکارێت لە دروستکردنی باڵەخانەیە خانوویەکە پێویستە قورسایەکەی کەم بکرێتەوە کە ئەوەش هۆکارێکی گرنگە بۆی کە لە کاتی ڕوودانی کارەساتی کۆک و مەلەرزە ئاستی برینداربوون یا مردنی ئەو خەڵکەی کە لەناو خانوویە شوقەکەی ژین کەم بێتەوە. مەترسیەکی کە هەیە لە کاتی ڕوودانی بوومەلەرزەیە کە دوای ڕوودانی بوومەلەرزەکە توانم بڵێم دروست ئەکرێت لە شوقە بێ یان خانوو بێ تەقینی بۆری غازە لە ناو باڵەخانەکەیە کەمەش مەترسیەکی گەورە دروستەکە هۆکارێکی سەرەکیە بۆ ڕوودانی تەقینەوە لەو شوێنانەیە. یعنی هەموو کاتە بێ ئاگامان لەوە بێ لە دوای ڕوودانی بوومەلەرزەوە پێشەوەی باڵەخانەکە بەجێبێڵین ئەبێ بۆری غازەکە قەتع بکرێ بە هەموو شێوازێک لەبەرەوەی نەبێتە هۆکاری ڕوودانی ئاگرکەوتنەوە و هەموو جۆزەی کارەباکانیش قەتع بکرێت. دوو هۆکاری سەرەکی بۆ ڕوودانی ئاگرکەوتنەوە لە دوای هەموو بوومەلەرزەیەک کارەبا و غازە. لەبەرەوە بێ پێش بەجێهێشتنی و شوێنەگەر خانوو بێت یان شوقە بێت لە باڵەخانەیەکە ئەوێ پێشەوەی بەجێ بێڵی غازەکەی قەتعکەی لەگەڵ قەتعکردنی غازەکە شاد هەم جۆزەی هەموو کارەباکە قەتعکەی لە باڵەخانەکەیە. لەبەرەوە هۆکارێکی سەرەکیە بۆ ڕوودانی ئاگرکەوتنەوە لە دوای بوومەلەرزە. یەکێکە لەو حاڵەتانەی کە لە کاتی بوومەلەرزەیە ئەبێ خۆمانی لێ بە دوور بگرین بەکارهێنانی مەساتە. بەکارهێنانی مەسات لە کاتی بوومەلەرزەیە بە هەموو شێوازێک قەدەغەیە. وەکو ڕوونکردنەوە بەرنامەکەی ئێمە لە ئێستاە لەسەر بوومەلەرزەیە بەڵام بەکارهێنانی مەسات لە کاتی بوومەلەرزەوە ئاگرکەوتنەوەشە بە هەموو شێوازێک قەدەغەیە. لەبەرەوە زۆربەی کات لە کاتی بوومەلەرزە چەندین جار بووەتە هۆکاریەوەی کە کەسەکە بەهۆی مەسادەوە گیانی لە دەزاوە مەسادەکە بەر بووەتەوە و کەوتۆتە خوارەوە کە ئەمە هۆکارێک بۆ گیان لە دەزانی ئەو کەسە. بۆیە بە هەموو شێوازێک بەکارهێنانی مەساد لە کاتی بوومەلەرزەیە قەدەغەیە و نابێ ئەو کەسانەی کە لە شوقەیە ژینیان لە هەر شوێنێکە کە مەسعەدەیە مەسعەد بەکاربێنن و بێ خۆیان بە دوور بگرن لەو حاڵەتە.
یەکێکە لەو حاڵەتانەی کە پێویستە ڕەچاوی بکەین ڕوودانی بوومە لەرزەیە کە ئەگەر ئێمە لە کاتێکا لە دەرەوە بین و بوومە لەرزەیە ڕوویە چۆن خۆمان پارێزین. یەکێکە لەو حاڵەتانە کە ئاستی کارەساتەکە لە بەرزەکاتەوە و ئەبێتە هۆی برینداربوونی ئێمە ئەگەر هاتوو ئێمە لە دەرەوە بین بوومە لەرزەیە ڕوویە ئەبێ ئەو شتانەی کە لە تەنیشتمانەوە مەترسی کەوتنی لە یەکرێ خۆمان دوور بگرین لیان وەکو ئێستا ئەم باڵەخانە ئەبێت لە شوێنێکا بۆچین کە ئەم باڵەخانە لە کاتی خوا نەخواستەوەی کە داڕوخانە هیچ ئەو کەسەی کە لە دەرەوەی زەرمەند نەبێ یان ئەگەر درەختێ بێت یان ئەگەر عمودێکی کارەبا بێت بە هەموو شێوازە یا ئەگەر لە شوێنێکە وەساوین پەنجەرە لەو شوێنە هەیە ئەبێ بە هەموو شێوازە خۆمان پارێزین بۆی کە لە کاتی بوومە لەرزەکە تووشی هیچ برینداربوون و حاڵەتێکی نەخوازاو نەبین. لەو حاڵەتانەیە زۆر گرنگە وەکو وتمان ئەبێت لە کاتی ڕوودانی بوومە لەرزەکەیە یەکەم ئیش کە تۆ ئەبێ بیکەی دووربی لە دڵڕاوچێ و ترس و لەو حاڵەتایە بێ بزانی چی ئەەکەی وەکو وتمانە بێ چوارچەوەی خۆت بە تاواتی سیرکەی بزانی دووری لە باڵەخانە عمودێکی کارەبا درەختێک یا هەر شتێکی کە بێتەوە کاری برینداربوونی تۆ ئەبێ و کەسە خۆی لێ بە دوور بگرێت بۆی پارێزرا و سەلامەت بێت. یەکێکە لەو حاڵەتانەی کە پێویستە ڕەچاوی بکەین لە کاتی بوومە لەرزەیە ئەگەر شۆفێری بکەین ئەبێ چی بکەین و ڕەچاوی چی ڕێنماییە بکەین. ئەگەر لە کاتی بوومە لەرزەیە شۆفێری بکەین پێویستە شۆفێر خۆی بە دوور بگرێت لەو پردانەی کە لە نزیکی وایە یعنی بە هیچ شێوازێک نابێت لە ژێر پردێکا بۆسێکە مەترسی ڕوخانی لێکرێ بۆیە بێ شۆفێر بە تاواتی ئاگادار بێ ئەگەر لە نزیکەوە هیچ مەترسیەک نەبووەکو پردێکە مەترسی ڕوخانی لێ بکرێ ئیشارەتی لای ڕاستدا ئاگرسێنێ و بە هیچ شێوازێک لە ناوەڕاستی جادەکە ناوەسێ بۆیە ڕێگە بدات بە ئۆتۆمبیلەکانی فریاگوزاری سەرەتایی و فریاکەوتن کە بەدەم ئەو کەسانەوە بچن کە بریندار بوون یا تووشی حاڵتێکی نەخوازراوە بن بۆیە بێ ئیشارەتی لای ڕاست داگرسێنێ و بە هێواشی سورعی کەم کاتەوە بە تاواتی بۆستێ شواری داگرسێنێت تا کاتی تاوبوونی بوومە لەرزەکە یعنی بە هیچ شێوازێک نابێت دەست بە لێخوڕین بکات تا و کاتەی دڵنیا بێتەوە کە بوومە لەرزەکە تاوا بووە. حاڵەتێکیکە کە گرنگە ئێمە بزانین هەموو کات لە دوای ڕوودانی بوومە لەرزەی سەرەکیەوە چەند بوومە لەرزەیەکی بچووکی کە ڕوئەیە مەفروزە هەموو دانیشتوان و هەموو خەڵک خۆیان بە دوور بگرن لە مانەوە لە باڵەخانەکان یان خانوەکانە ئەبێ لەو کاتانەیە خانوەکان بەجێ بێڵی لەبەرەوە ڕوودانی چەند بوومە لەرزەکە زۆر مەسافەی زیاد نییە لە بوومە لەرزەی سەرەکی کە ڕوویاوە یعنی ئەو بوومە لەرزە بچووکانە کە ڕوئەیە مەسافەیەکی زۆر کەم دوای بوومە لەرزە سەرەکیەکە ڕوئەیە کە پێویستە خەڵک ئاگاداری ئەو حاڵەتانە هەبێ. ئەگەر هاتوو کەسێک کە مەندام بوو یا کە مەندامێکمان بینی لە حاڵەتێکە عەرەبانەی پێوەسە عەرەبانەکەی دانیشتۆ بێ چی بکەین لە هەموو حاڵەتەکانەوە بەپێی هەموو ڕێنمایەکان مەفروزە یارمەتی کەسی خاوەن پێداویستی تایبەت بدرێ یعنی ئەو کەسەی کە خاوێن پێداویستی تایبەتە مەفروزە خەڵک ئاگاداری ئەو کەسانە بێت و لەو حاڵەتانەیە بە هەموو شێوازی هاوکاری ئەوان بکە ئەگەر کەسێک لەسەر عەرەبانەکە بوو پێویستەوە عەرەبانەی کە لەسەرێتی برێکی عەرەبانەکە ڕاکێشێ و بە شێوازێکی تاوە پارێزگاری لەسەر و ملی خۆی بکە بۆی پارێزراو بێت لە شتێکە لە نزیکوێت یاگە لە نزیک پەنجەرە یان شتێک بوو کە مەترسی کەوتنی لە یەکرا ئەبێ خۆی بە دوور بگرێت لەو حاڵەتانەیە. حاڵەتێکیکە کە گرنگە زۆر لە خەڵکی ئێمە بیزانێت چۆنێتی ئەنجامدانی فریاگوزاری سەرەتاییە لەبەرەوەی دوای ڕوودانی هەر بوومە لەرزەیەک یان کارەساتێکی سروشتی کە خەڵکێکی زۆر بریندارە بێت بۆیە مەفروزە خەڵک بەعام بتوانێت فریاگوزاری سەرەتایی ئەنجام بە یەکێک لە گرنگترین ڕێنمایەکانی ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی ئەنجامدانی CPR یان بوژانەوەی دڵە بۆ ئەو کەسانەی کە دڵیان لە ئیشکەوتووە بەپێی توێژینەوەیکی ئەمریکی لە 1985 ئەو کەسانەی کە CPR یان بوژانەوەی دڵیان بۆ کراوە جارێکی کە گەڕێنراوەتەوە بۆ ژیان. بۆ زانیاری خۆتان پێویستە بزانین دڵی ئینسانێکە گەل لە ئیش بکەوێ ماوەی 2 بۆ 3 خولەک ئەتوانێن فریاگوزاری سەرەتایی بۆ ئەنجامدەن بۆیە زۆر گرنگە هەموو کەسێک بتوانێت فریاگوزاری سەرەتایی ئەنجام بات و دەورەی فریاگوزاری سەرەتایی بینی بێت بۆیە هۆکارێکی گرنگە بۆ کەمکردنەوەی بریندار و مردن لەو کاتانەیە کە بوومە لەرزە ڕوایە یان کارەساتێکی سروشتی کە هەبێ. حاڵەتێکە کە زۆر گرنگە هەبوونی جانتای فریاگوزاری سەرەتایی لە ماڵەکاندایە ئێمە پێویستیەکی زۆرمان بەو جانتایە هەیە لە هەموو حاڵەتەکانە پێویستە کەسێک لە ماڵەوە جانتایەکی فریاگوزاری سەرەتایی هەبێ کە پێکاتی ئەو جانتایە چەند شتەگرێتەوە وەکو کەرەستە فریاگوزارە سەرەتایەکان بۆ تەداویکردن ئەگرێتەوە لایت شەحنێکە گرێتەوە بۆ کەسە لە حاڵتی پێویستە بەکاری بێنێ کۆمەڵێک خواردن بەڵام ئەو خواردانەی نەک کە زوو ئیکسپایر نابن یعنی خواردنەکان مەفروزە بۆ چەند ڕۆژێ کەسەکە بتوانێت هەڵی بگرێت و بەکاری بێنێ ئەمەش بۆ حاڵەتانەیە کە ئەگەر هات و کەسێک لە کاتی بوومە لەرزەکە لە شوێنە گیری خوارد
بتوانێت بەکاری بێنێ ئەو هەبوو دەرمانانەی کە پێویستە بەو کەسە یا هەموو کات ئەبێ لەگەڵیا بێ مەفروزە لەو جانتایە هەڵبگیرێ کە ئەمەش گرنگیەکی خۆی هەیە. بۆیە لە کۆتایە جارێکە دووپاتی یەکەینەوە کە لە کاتی حاڵەتی ڕوودانی بوومەلەرزەیە هەموو خەڵکە بێ دوور بکەوێتەوە لە شڵەژان و بتوانێت لەو کاتەیە باشترین بڕیار بات باشترین بڕیار بات کە چۆن ئەتوانێت دەربازی بێت و خۆی ڕزگارکە و بە هەموو شێوازێک ڕاکردن لەو حاڵەتانەیە ڕاکردن شتێکی زۆر خراپە و ئابێتە زۆربەی کاتۆکاریەوەی کە ئەو کەسە بریندار بێ یا گیان لە دەست بە بەڵام ئەتوانین لەو خانوانەی کە یەقاتن ئەگەر مەجالەکە یعنی نزیک بووین لە دەرگای دەرچوونەوە لە دەرگای ماڵەوە باشترین حاڵەتەوەیە کە بچینە دەرەوەی خانۆکان بەڵام بە هیچ شێوازێ لە شوقەیە یا لە خانوویەکی سێقات یان چەند قاتە بە هیچ شێوازێک نابێ ئەو شوێنە بەجێ بێڵین و هەوڵی ڕاکردن بدەین کە ئەوەش زۆر مەترسیدارە. لە کۆتاییە هیوادارین سوود و ئیستفادەتان وەرگرت بێت و هەموو خەڵکی هەرێمی کوردستان سوودیان لێ وەرگرت بێت و بتوانن سوود لەم جۆرە بەرنامانە وەرگرن کەمەش گرنگیەکی خۆی هەیە بۆیە بەداخەوە چەندین حاڵەتی نەخوازرا و کە ڕوئەیە یەکێکیان نەبوونی هۆشیاری سەلامەتیە کە خەڵک بەعام نیەتی یعنی نەبوونی هۆشیاری سەلامەتی یەکێکە لەو حاڵەتانەی ئەبێتە هۆکاری بەرزبوون و بەرزکردنەوەی ڕێژەی مردن یان برینداربوون لەو حاڵەتانەیە کەمەش گرنگی خۆی هەیە. شتێکی کە زۆر گرنگە لێرە باسی بکەم لە هەموو دنیاە لە کاتی ڕوودانی کارەساتێکی وەک بوومەلەرزە یان کارەساتێکی سروشتی کەیە ئێمە تیمێکی تایبەتی بەڕێوەبردننی کارەساتمان هەیە کە کرایسیس مەنیجمنتی پێڵێن. ئەم تیمە لەو حاڵەتانەیە هەڵەسێت بە دوواداچوونی تەواو بۆ کارەساتەی کە ڕوویاوەوە ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی پێکاتەی تیمەکە پێکاتەیەکە بێت لە ستافی شارەوانی پێکاتەیەکە بێت لە ستافی تەندروستی ستافی بەرگری شارستانی و کۆمەڵی حاڵەتی کە لەو کاتانەیە ئەتوانێت گەورەترین سوود بەو کەسانە بگەێنێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکتان.